ئەو کاتە و باش هەروکو مامەستا فەرمووی ئەمن عقید عاچیمون بەڕێوەبەری بەشی پۆلیسی کۆمەلگەیە هەولێر لە خزمەتتان دادەم بۆ پێشکەشکردنی بابەتێک لە خزمەتتان دادەم بۆ پێشکەشکردنی بابەتێک کە لەسەر خۆپاراستنە لە مادە هۆشبەرەکان. ئەم سیمینارە لە درێژەی زنجیرە سیمینارەکانی کەوا ئەم ساڵ لە سەرڕاستپاردەی وەزارەتی ناوەخۆ ئێمە پێی هەڵدەستین لە گشت قوتابخانە ئامادەییەکانی ناوشاری هەولێر. لە درێژەی ئەو زنجیرە سیمینارانی کەوا بڕیاری لەسەردراوە ئەنجام بدەین لە گشت قوتابخانە حکومی و ناحکومیەکان لە ناو شاری هەولێر و دەوروبەری. بۆیە لە ئەوش کە لەسەر بابەتی خۆپاراستنە لە مادە هۆشبەرەکان. ئەم بابەتەوە ئەم دیاری دەیە کە ئێستا ئێوەش لەوانەیە ئاگادار بن لە ناو کۆمەلگای ئێمە سەری هەڵداوە. بۆیە ئێمە وەزارەتی ناوەخۆ بە هاوکاری وەزارەتی پەروەردە ئێمە بەو زنجیرە سیمیناران هەرستین بۆ ئەوەی ئێوە وەکو چین و توێژێکی گرنگی ناو کۆمەلگا وشیار بکەینەوە. وشار بکەینەوە لەو مادانە لە کاریگەری ئەو مادانە لە زیانەکانی ئەو مادانەوە لەو یاسایە کە لە هەرێمی کوردستانیش دەرچووە سەبارەت بە ئەو مادە هۆشبەرەکان. بۆیە ئێمە ئەو شعارەواتە ئەو دروستمەی کە هەرمان بژات وەکو پۆلیسی کۆمەلگەی بەرەو ئایندەیەکی ئارام و دوور لە تاوان. واتە ئێمە ئەمڕۆ ئێوە هوشیار دەکەنەوە بۆ دوا ڕۆژە بۆ ئایندەیە کە ئێوە هەم وەکو تاچی کۆمەلگا خۆتان بپارێزن، ئاگادار بن تاوانتان لە دژی ئەنجام نەدرێ و خۆشتان تاوان ئەنجام نەدەن. هەتا بۆ هەردوو لایەنە. بابەتەکە بە ناوی بەهێزکردنی ڕۆلی خۆپاراستنی کەسیە. واتە ئێمە هەوڵی ئێمە مەبەستی ئێمە بەهێزکردنی کەسایەتی ئێوەیە. ئێوە چۆن دەتوانن خۆتان بپارێزن؟ سەرڕای ئەوەی هەموو دام و دەستگاکانی حکوومەت ئەرچیان پاراستنی گیانی هاوڵاتیانە، بەڵام هەموو کاتێک ئاسایش و پۆلیس و مامەستا و دایک و باوکت لەگەڵ ئێوە نین. ئەو کاتە ئێوە پێویستان بە خودی خۆتان دەبێ وەکو تاک چۆن خۆت دەپارێزی. ئەمە ئیشاڵا لە ناوەڕۆکی بابەتەکان لە ناوەڕۆکی سیمینارەکە ئێوە پێ ئاشنا دەبن. دوو دەستەواژەمان هەیە، دوو دەستەواژە تاوان و یاسامان هەیە. پێویستە لەسەر گشت تاکێکی کۆمەلگا بزانی تاوان چییە و بزانی یاسای سزادانیش چییە. تاوان هەمووتان گوێتان لێ بووە، یەکێک کە دەزی دەکاتن، لێی دەدرێتن، دەکوژرێتن، فێلێک دەکاتن، دەست درێژی دەکاتن. ئەوان هەمووی تاوانە. باشە تاوان چییە پێناسەکەی؟ چێ پێناسەکمان پێ دەبێت؟ تاوان چییە؟ لە شوێن خۆتە هەرمەستنەوە. دەرچوونی لە یاسا. ئاخر دەرچوون لە یاسا یعنی چۆن دەرەچێت لە یاسا؟ چ دەکاتنەوە کەسە؟ توندوتیژی چییە؟ ئەو شتانە چین؟ ئەو شتانە چین کە ئەم پێ دەڵم دەڵێم کوشتن و دزین و ئەوانە پێیان دەگوترێت تا ئەمانە چنە ئەمانە ئەو شتانە؟ بەڵێ پێشێلکردن. تاوان ئەنجامدانی کارە یان ئەنجام نەدانی کارێک. واتە ئێمە ڕۆژانە ئێوە ڕۆژانە چەندین کار و کردەوە ئەنجام دەدەن وەیە، بەڵام هەموو کار و کردەوەیەک ئازاد نییە تو ئەنجامی بدەیت. هەندێک کار و کردەوە بە پێی هەندێک یاساکە هەیتمان بەرکارە لە هەرێمی کوردستان بە تاواندا دراوە. هەندێک ڕفتار هەیە ئێمە نابێ بیکەین و هەندێک جاریش داوامە یاسا داواما لێ دەکاتن هەندێک ڕفتار بیکەین، ئەگەر نێکن ئەوش تاوانە. واتە زۆربەی زۆری کردارەکان یاسا پێمان دەڵێ ئەمانە نەیکەن، ئەگەر بیکەن تاوانە. بەڵام هەندێک کرداریشمان هەیە پێ دەڵێ بیکە. بۆ نمونە لە یاسای مادە هۆشبەرەکان دەڵێ هەر کەسێک زانی مادەی هۆشبەر لە شوێنێک دەچیندریان لە یەکێک مەسەلەن نەزانیاری هەیە بازرگانی بە مادەی هۆشبەر دەکاتن و هەواڵ نادات، واتە ئەو کاری هەواڵ نەدانەکە ئەنجام ناداتن، بە تاوانبار ئەژمار دەکرێت. بۆیە دوو حالەتمان هەیە، ئەنجامدانی کار و ئەنجام نەدانی کار. ئەگەر ئەم کارانە لە نێو یاساکان بە تاوان ناسێنرابێتن، اینجا دەبێت بە تاوان.
واضحە ئەم دەستەواژێن باش گوتمان ئەو کار و کردەوانە دەبێت لە نێو یاسای سزادانەکان هەبێتن اینجا دەبێت بە تاوان وایە هەتی یاسای سزادان چییە؟ یاسای لەکێ دەرەچێ یاسا ئەو یاسای ئێوە پێدامەزراون هاتون لەو قوتابخانەی داوام دەکەن لەکوێ دەرچووە؟ لە پەرلەمانی کوردستان هەموو یاسایەک لە پەرلەمان دەردەچێت اینجا دێتە خوارەوە بۆ وەزارەت بۆ دەدرێت بە حکوومەت و وەزارەتەکان بۆ جێبەجێکردنی باشە واتە یاسا کۆمەڵە بنەمایەکە هەندێک کار و کردەوە بە تاواندا دەنێتن واتە هەروەکو باسم کرد ئەگەر ئەو کارانی ئێمە ئەنجامی دەدەین ڕۆژانە لە نێو هیچ یاسایەک بە تاواندا نەندرابوو نابێت بە تاوان باش وازعە ئەم دوو دەستەواژەیە زۆر گرنگە کە پێویستە ئێمە و ئێوە هەمومان بیزانن یاسای بەرگاربوونەوەی مادە هۆشبەرەکان ژمارەیەکی ساڵی 2020مان هەیە تایبەتە بە مادە هۆشبەرەکان یاسایەکە نوێیە لەم یاسایەدا لەم یاسایەدا یاسایەکە زۆر دوور و درێژە زۆر دوور و درێژە و لە 50 مادەی لە دە بەش پێکاتوە 50 مادەی یاساییە یاسایی زۆر دوور و درێژە لەگەڵ ئەم یاسایە دە لیست بە ناوی مادە هۆشبەرەکان دە لیستمان هەیە یەکەم دووەم سێەم چارەم پێدەگوترێ مادەی هۆشبەر پێنجەم و شەشەم و هەفتەم و هەشتام کارتێکاری عەقلی نوێم و دەیەم پێشینەی کیمیاوینە ئەوانە ئەمانە 106 جۆرە 106 ئەمە 152 جۆرە ئەمەش 27 جۆرە هەمووی دەکاتە 339 جۆر بەپێی ئەم یاسایە 339 مادە بە مادەی هۆشبەر ئەژمار کراوە 339 جۆرە مادە بە مادەی هۆشبەر ئەژمار کراوە هەر مادەیەک مادەیەکی تر ئەگە بەکارت هێنا لە ناو ئەم دەلیستەدا نەبوو بە مادەی هۆشبەر ئەژمار ناکرێت ئەمانە بۆچی ئەمانە دابەشی سەر دەلیست کراوە لۆ هەمووی بە یەک لیستی ژمارە یەک لە یەک هەتاوەکو 339 نەنووسرا لەبەر چی؟ هەمووی بانگۆت بە لە یەک هەتا 339 ئەمانە هەمووی مادەی هۆشبەرە بۆچی جیاواز کراوەتە دابەشی سەر دەلیست کراوە لەسەر دەلیستەکەش 1 و 2 3 و 4 مادەی هۆشبەرن 5 و 6 و 7 و 8 کارتێکاری عەقلین 9 و 10 پێشینەی کیمیاوین بۆچی وا دابەش کراوە؟ لەبەر چی؟ ئەمیش دەزانم جیاوازە بەس لەبەر چی؟ نەخێر بەپێ کەم و زۆری نیە هەر یەکە کاریگەری مادەکانە بۆ نمونە لیستی ژمارەیەک لە هەمووان کاریگەریترە لیستی ژمارەیەک لە هەمووان کاریگەرتە ئێستا دێن لە نێو یاساکە دەزانن بۆتان ڕۆن دەبێتەوە لەبەرچی دابەشی سەردە لیست کراوە ئەم نۆیە و دەیەکە کە پێی دەگوترێ پێشینەی کیمیاوی ئەمانە ئەو جۆرە مادانن کە زۆربەی زۆریان لە دەرمانە نەخۆشیە دەروونەکان بەکاردەهێنرێن نۆ و دەیەکە ئەمانە زیاتریان سروشتەکان لە خۆ دەگرن سروشتەکانن کاریگەریان کە زۆر زۆرە وهەندێک ئەوانی کیمیاویەکانیشی لەگەڵدایە بۆیە دابەشی سەر لەگەڵ ئەم یاسایە لیستێک بن ئەو لیستە کە دەلیستە هاوپێچە لەگەڵ ئەم یاسایە ناوی هەموو مادە هۆشبەرەکانی تێدا تۆمار کراوە پێش ئەوەی بینە سەر ئەو کار و کردەوانەی لە نێو ئەم یاسایەدا بە تاوان ئەژمار کراوە باز لە کار و کردەوەکان و سزایەکە بکەین پێویستە پێناسەیەکی مادەی هۆشبەریش بکەین کەستان هەیە جوتان لێ نەببێ جوتان لە مادەی هۆشبەر نەبێ ناوەکەی کەسەیە هەمووتان گوێتان لێ بوو ئەشە مادەی هۆشبەر چییە؟ ئێستا یەکێک لەوانەیە مەسەلەن یەکە کەسێک ئەگەر هاتووت لە قوتابخانە نەبێتن ونیا یان کەسێک لە بازاری موچی ئێوە لە بازار زۆرمان ئێستا لە بازاریش دەکەن ناخوێنن ڕۆژێک بزانی برێ ئەرێ مادەی هۆشبەر چی ئەتوو خەریکی خوێندن و ئەو شتانە لەوانەیە لە من باشتر بزانێت چی جوابی دەدەیەوە بەڵێ ئالۆدە
پێی شتێکە کە پێی ئالۆدە دەبی چیتر باشە چەند سەرچاوی مادەی هۆشبەرمان هەیە سەرچاوە مادەی هۆشبەر لە چەند سەرچاوەوە بەرهەم دێ سروشتی و کیمیاوی سروشتیەکان واتە گژ و جیاک ڕووەک ئەنجە چ قەدەکەی بێ چ گەڵاکەی بێ چ گورەکەی بێ چ شیلەکەی بێ چ تۆوەکەی بێ ئەوانە هەموو بە مادەی هۆشبەر کیمیاویەکان واتە دروستکراوەکانە مادەیەکی کیمیاوی لەگەڵ یەکێشتر یان لەگەڵ یەکێشت یان لەگەڵ دویان سێیان مادە تێکەڵ دەکرێت ئیتر مادەیەک دەردەچێت پێدەگوترین مادەی هۆشبەر بۆیە پێناسەکەی چیا هەموو مادەیەکی خامیان سروشتی یان ئامادەکراو چ بە ئاگاهێنەر بێ چ ئارامکەرەوە بێ ئاگادار باشە ئەگەر مادەیەکت بەکارهێنا لەو 339 جۆرە لە هۆش خۆت نەچووی بەڵکو 24 سعات خەوت لێ نەکەت ئەمە مادەی هۆشبەرە مادەی هۆشبەرە بەڵێ شەرت نییە چونکە ناوەکەی ئاوالەیە هەر کەسێک مادەیەک بەکار بهێنێ مەسەلەن ئەگەر ئەو مادەی بەکارهێنە لە هۆش خۆی چوو ئینجا مادە هۆشبەر بێ نەخێر هەر مادەیەک کاریگەری هەبوو لەسەر عەقڵ کاریگەری لەسەر عەقڵ چ بە لە هۆش خۆچوون چ بە ئاگاهێنەر واتە هەندێک زۆر لەوانە ئەگەر کەسێک بەکاری بهێنێ لەوانەیە 24 کاتژمێر خەوی لێ ناکەوێت ئەمەش هۆشبەرە لۆ چووکە ئێمە مەسەلەن بۆ نمونە ئێمە لە حاڵەتی ئاسایی خۆمانداین ئێستا ونیە حالەتی ئاسایی خۆمان هیچمان بەکار نەهێناوە لە هۆش خۆمان نەچووی ونیە وە شەویش لەوانەیە 10 و 11 و 12 خەومان دێ ئاساییە خەومان دێ و دنووی بەڵام ئەگەر هەر مادەیەکمان بەکارهێنا پێش کاتی نووستنەکەمان لە هۆش خۆمان چوین یان کاتی نووستنمان هات هێشتا خەومان لێ نەکەوت و لۆ ماوەی 12 سعات و 20 سعاتی کە کەواتە ئێمە مادەی هۆشبەرمان خواردووە بەکارمان هێناوە اینجا چه ئاگادار بی چه ئاگادارش نەبی ئەمە پێناسەی مادە هۆشبەر ئەگەر ئەم مادانە بەکار بهێنرێت جگە لەباری پزیشکی یان پیشسازی یان زانستی مەبەسمانە وازانی بە دەرونی لەشی کۆمەلگا بگەینێتن ئەمە پێدەگوترین مادەی هۆشبەر وازەها پێناسەکان باش بابێنە سەر کردارەکان ئەمە لە پێناسە یاسا و تاوان باسی کردارمان کرد با بزانن ئەو کردارانەی بەپێی ئەم یاسایە چین کە بە تاواندانراوە وە سزاکانیشیان چیە لە مادەی 25 ئەمە بەشی هەشتەمە چاندن هاوردە هەناردەی سروشتەکان مادە سروشتەکان و هەروەها دروستکردن و بەرهەمهێنان بە مەبەستی بازرگانی بۆ کامە لیستی ژمارە 1 بە تەنیا 123 جۆرە ئاگادار هەر کەسێک ئەو مادانێک کە 123 جۆرە بچینی و هاوردە و هەناردە بکە یان دروستی بکە یان بەرهەمی بهێنێتن سزایەکە لە سەیدارەدانە یان زیندانیکردنی هەتاییە واتە 25 ساڵ سجن یان لە سەیدارەدانە چونکە ئەو مادانە هەروەکو باسمان کرد ئەمانە لیستە مەترسیدارەکەیە بۆیە سزایەکەشیان قورسە لە مادەی 26 ئەمانە دەستی دووەمن پاش ئەوەی کەسەکە چاندی بەرهەمی هێناونیان ڕووەکەکە هەناردەی کردیان بەسەر بردێت دەرەوە ویستی باتە دەرەوە یان ویستی بیهێنیتن یان دروستی کردیا تەواو ونیا ئەوە مادەکەیە تەسمیلی کەسانی دیریکە دەکات بۆیە بەدەستی هێناوە دەستداری کردووە بیکڕێ و بیفرۆشە ڕادەستی کردن وەرگرتن گواستنەوە دەست لێ هەلگرتن ئالو گۆڕی سەرفکردن نێوەنجیری بە مەبەستی بازرگانیە تەبعاً پێشکەش بە کەسی دیکە بکات و بەشدار بێت یا هاندەر بێت لەسەر بەکارهێنانی بەشدار بێت یان هاندەر بێت لەسەر بەکارهێنانی و مۆلەتدار بێت بە دەستداری بەڵام پێچەوانە ڕفتار بکات چۆن یعنی مۆلەتدارە بە دەستداری چێ مۆلەتدارە بە دەستداری مادە هۆشبەرەکان دکتۆر سەیدەلانیەکان ئەوانی لە کۆگایش دەکەن ونیە ئێستا هەرێکە لە ئێوە لەوانەیە ئەگەر هەندێکتان تێبینی ئەوەتان کردی بیتن کاتێک مەسەر یەکێک لە ئێمە نەخۆشی دەرونیمان هەیە کەسانێک ونیە لە ماڵەوە هەیتمە زۆر بەماز دەندەک نەخۆشی دەرونیمان هەیە کاتێک ئەو مەسەلەن برایەکەت ئەو عیلاجەی خلاص بووە عیلاجەکەی خلاص بووە دەتێ سەیدەلیەک دەرێکا کە سێتەکەی لەگەرە خۆ دەبەی دەرێکا کە ئەو سێتە عەبم بدێ
دکتۆرەکەی سەیدەلانی تەمەشا دەکاتن ئەمە هی نەخۆشی دەرونیە دەرێکا کە ئەمە کاوەرەکەی پزیشکەکە بەبێ وەرەقەی دکتۆر نادات بەڵام ئەگەر بەپێ وەرەقەی دکتۆر بەتوویدا ئەمە پێچەوانی ڕفتار کردیە واتە بەم سزا دەدرێت لەبەر ئەوەش دەرمانە دەرونیەکان لە نەخۆشخانەکان بەبێ پسوودەی پزیشک هیچ کەسێک نادرێت بۆیە ئەمە پێچەوانە ڕفتارکردنە ئەگەر بەبێ پسوولەی پزیشک بیتن وا بەڕێوەبردننی ئامادەکردنیان ڕەخساندنی شوێنێک بۆ بەکارهێنانی مادەی هۆشبەر گازینەوەیەکیدانە کافتریایەکیدانە شوێنێکی ئامادە کردێ ئەم شوێنە مادەی هۆشبەری لێ بەکار بهێنرێتن و سزایەکەی ئەمانە زندانی کردنی هەتایی واتە لە 5 ساڵ تا 25 ساڵ 5 ساڵ کەمترین تا 25 ساڵەکە کۆتاییەکەیتی وە 30 میلیۆن تا 90 میلیۆنیش غەرامەی لەگەڵدایە مادەی 26 هەمان ڕفتار و کردارەکانی پێشترە ئەوان تازە باسمان کرد بەڵام لە لیستی ژمارە 2 تاوەکو 216 جۆرە ئەوەش بەندکردنی توندا واتە هەتا 5 ساڵ هەتا 5 ساڵ کۆتاییەکەی 5 ساڵە و 15 میلیۆن هەتا 30 میلیۆنیش غەرامەیە بۆ ئەو جۆرە کەسانەی ئەوانی کردار و ڕفتارەکانی لە لیستی ژمارە 2 تاوەکو 10 ئەنجام دەدات پێیانی کردارەکان دەکات ئەوانشتان بۆ ڕۆم بکەمەوە لەگەڵ ئەو سزایە کەسەکە مەسەرەن بۆ ماوەی 5 ساڵ سزادرا و غەرامەش ئەوجە چ 15 میلیۆن بی چ 20 میلیۆن یان 30 میلیۆنیش غەرامە کرا مەسەن تۆمەتبارەکە دەژی کراوە نیە سەروەت و سامانەکەشی دەست بە سەدا دەگیرێ بۆ نمونە من تۆمەتبارەکەم بە بەندکردنی تون سزادرا 5 ساڵ مەسەرەن پاشە 30 میلیۆنیشان غەرامە لێستاندم دادگا دەڵێ بزانە چی بەناوە تەمەشا دەکەن سیارەیەکم بەناوە خانوویەکم بەناوە دادگا بڕیار دەدرێتن خانووەکە و سیارەکەش دەستی بە سەدا بگیرێ بۆ باشم دەژیر کرامە بۆ چیشان بە مار و مورچی منە لە بە چ مار و مورکم دەستی بە سەدا دەگیرێ چونکە بە پارەی ئەو بازرگانیە ناڕەوایە ئەمە بازرگانی ناڕەوای پێدەگوترێ بە بازرگانێکی ناڕەوە پارەکەی پەیدا کردووە و جیاوازتر هێشتا لە یاساکانی تر دەڵێت ئەگەر ئەم کەسا مەسەلەن بازرگانەکە خانوویەکم لۆ کوڕەکەم کرا وجارە بە ناوی کوڕەکەمە خانوویەکم لۆ کچەکەم کڕیە سیارێکم لۆ کوڕەکەی دیم کڕیە خانوویەکم بە ناوی خێزانمە بە ناوی من نییە بەڵام بۆ دادگا سەلمێنرا ئەوانش بە پارەی من کراوە ئیتر ئەوانش دەبی دەسێ بە سەدا بگیرێت سیر کە چەند توندی کردیە واتە هەر پارە و پولێک و سەرمایەیەک بلە ئەنجامی ئەو بازرگانی ناڕەوای بە مادەی هۆشبەرەکان پەیدا کراوە و دراوە چ بەو خۆی کەسەکە بە ناوی خۆ کردێت چ بە ناوی کەسانی دیکەشی کردووە ئەوانش دەست بە سەدا دەگیرێت و هەروەها هێشتا سزایەکەش سزای تری لە ینی زیادی کردووە ئەو کەسانەوە دەکەن بە تاوانی ئابڕوبەریش ئەژمار کردووە تاوانی ئابڕوبەر لە عەرەبی بە عەرەبی پێ دەگوتێت جەرائم مخلە بالشەرەف ونیە جەرائم مخلە بالشەرەف باشە لە کوردەواری خۆمان جەرائم مخل بالشەرەف وچی گوتمان شەرەف یعنی پەیوەندی بە چێوەیە بە خێزان بە کچی بە خوشتی ونی ئافرەت بە عام بەڵام لە یاسا بە عەلاقی بەوەیەوە نییە هیچ پەیوەندی بە ئافرەت و خێزانەکەیوە نییە تاوانی ئابڕوبەر جەرائم مخلە بالشەرەف لە قانون عقوباتی عێراقی لە مادەی 21 ئەف تاوانە وەلەم یاسایش ئەم دوو مادەی 25 و 26 و 29 بە تاوانی ئابڕوبەر ئەژمار کراوە واتە جەرائم مخل بالشەرەفن جەرائم مخل بالشەرەف لە مادەی کە گوتمان لە مادەی 21 دا باسی کردووە دزی هەتک العەرض اختلاس تەزویر احتیال سەریقە مەسە هەموو ئەوانە ئەو کردارانە ئەمانە جەرائم مخل بالشەرەفن پەیوەندی بە عەرز و ناموسی کەسەکەوە نییە کەواتە پەیوەندی بە چی کەسەکەوەیە دێ بە چی کەسەکە خودی چی کە خودی خۆی ئەخلاق و ڕەوشتی کەسەکە کەسێک دز بێ ڕەوشت باشە ئەو پێ دەگوترێت مخل بالشەرەف بۆ نمونە ئێستا ئێمە کە دامەزراین بە زۆربەی مامۆستایانیش نازم لەوانەیە کە دادەمەزرێت لە کاتی دامەزراندنی دەڵێ یەکێک لە شەرتەکانی دامەزراندنی
نابێت تاوانێکی ئابڕوبەری ئەنجام دابێت سزا نەدرابێ بە تاوانێکی ئابڕوبەر چونکە کەسێک ئەگەر دەست بێت چۆن دەبێت و بیکەی مامۆستا کەسێکی دەست درێژ کرد و هاتکە لە عەرض بکاتن دەبێ بیکەی مامۆستا یان بیکەی ئەفسەر نەخێر بۆیە شەرتەکانی دامەزراندن ئینشاڵڵا ئێوە هەموو لە شوێنی چاک و باش پێگە و پایایی باش دادەمەزرێن بەڵام شەرتەکانی دامەزراندنی شەیە ئاگدار بن نابێت ئەم کردار و ڕفتارانەتان ئەنجام دابێتن کەس پرسیاری هەیە لەسەر ئەو مادەیە باش ئەم کردارانەیە بە بازرگانی ئەژمار کراون تەنها کڕین و فرۆشتن و چاندن و هاوردە و هەناردە بازرگانی نییە بەڵکو 16 کردار لەم یاسایە بە بازرگانی ئەژمار کراوە 16 کردان بۆ نمونە بەرهەمهێنان دروستکردن دەرهێنان گرتنەوە دەستداری پێشکەشکردنیش بە بازرگانیە کڕین و فرۆشتن ڕادستی دەلالی کردن دەلالی لە نێوان دوو کەس دەکەیت دوو کەسان بە یەک دەگەینی بۆ ئەوی کردارە بازرگانیەکە ئەنجام بدەن ئەتوش بازرگانی و گواستنەوە پێدا ڕۆیشتن و ناردن و واروها هاوردە و هەناردە و نێوەنجیری خستنە ڕوو ڕەواجیدان بانگەشەی بۆ بکەیت دیعاە بۆ بکەیت لەناو ئەجە چ بە قسەکردن لەناو کۆمەڵە برادەرێک چ لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بێ چ مەسەن شتێک بڵاو دەکەیتەوە بانگەشەی بۆ دەکەیت ئەو مادانە مادەی باشن و ئەو ئەمە ڕەواجیدانە ئەمەش بە بازرگانی ئەژمار کراوە ئاگدار بن کە گوتت بازرگانی سزایەکی قورسە ئاگدار بن بۆیە لە مادەی 27 سزایەکە قورستر دەبێت بۆ ئەم جۆرە کەسانە و گەڕانەوە بۆ تاوان واروها ئەگەر بکرد فەرمانبەر بێ ئەگەر ئێمە یا مامۆستایان کەسێک ئەم کارە کردارە نێر مادەی 25 و 26 دا باسمان کرد کەسێک ئەنجامی بدات سزای ئێمە قورسترە لەوانەیە ئەگەر کەمترین سزا 5 ساڵ بوو پێنجەکە لەوانەیە دادوەر بیکا بە 10 قورستر دەبێتن نابێت ئێمە ئەو کارانە بکەین و ئەگەر بکرد بەشدار بێ لە باندێکی نێودەوڵەتی یان چەک بەکاربێن لە تاوانەکەیدا و ئەگەر تاوانەکەش لە شوێنێک مەسەلەن بۆ من و مامۆستایەک لە قوتابخانەکەی ئەنجامی بدا و بازرگانیە ئەمن لە ناو دائیرەکەی خۆم ئەنجامی بدەم کەسێک لە ناو گرتوخانەیەک لە ناو مزگەوتێک هەموو لەنا ئەو شوێنانەی کەوا بزانە ئەوان هەموو شوێنانە بۆ خزمەت گوزاری گشتی ئامادەکراوە کەسێک بچێت لەم شوێنانە ئەم بازرگانیانە ئەنجام بدەم سزایەکە ئەوانش قورستر دەبێت وازعا و مادەیەش مادەی سی ئەمانە بەکارهێنەرەکانن گوتمان بازرگان ئەوانی کە دروستیان کردوونیە لەگەڵ چێ ئەوانی دەستی دووەم ئێستا ئەوانە بەکارهێنەرن هەر کەسێک مەبەستی وەرگرتن و بەکارهێنانی کەسی ئەو مادانە ئەم کردارانە بکاتن ئەوە یان ڕووەکەکان بچینیتن سزایەکەی ساڵێک تا 3 ساڵە سزایەکەی سووکە کەمەیان زۆرە ساڵێک ئەو کەسێ مادەی هۆشبەر بەکار بهێنێ ساڵێک یان 3 ساڵ زۆرە چەند کەس دەڵێ زۆرە لەبەر چ زۆرە پێی زۆرە ئەگەر پێت کەمە لەبەر چی پێت کەمە لە چاوکامە ئەوانی دیت ئەمە ئەوە بەکارهێنەرن ئێستا تو پێت باشە ئەوە کەم بکرێت و یان زیاد بکرێت باشە بۆ بەڵام ئەو کەسەی مادەی هۆشبەریشی بەکارهێنا و ئاڵودەی مادەی هۆشبەرە سەتاسەد هەڵ خەڵەتێنراوە گونا ئەو تاوانی چییە ئەو کەسە خاوەنی خێزانە و دووسێ منداڵیشی هەیە هەڵ خەڵەتێنراوە فێری لێکراوە تووشی مادەی هۆشبەر کراوە دەژیریش بکرێت و 10 ساڵی سەجن بکرێتن وەنیا خۆگەر عائیلەکەی تێکە چی لێک هەڵدەوەشێتەوە ئەمە بۆیە ڕاچاوی ئەوە کراوە ساڵێک حتا 3 ساڵ لەوانەیە هەیە 3 ساڵ بەندەکرێت بەڵام زۆربەیان ساڵێکە لەگەڵ غرامەکەش 5 میلیۆن حتا 10 میلیۆن ئەمە لەبەر ئەوەی دێنە سەری ئێستا چۆن ئەوانە فێلیان لێ دەکرێتن چۆن هەڵدە خەڵەتێنرین بۆی سزایەکەی سووکە وازعا مادەیەش باشە مادەی سیویەک ئەمانە بەکارهێنەریش نینە نە بازرگانن نە بەکارهێنەریشن هیچ پەیوەندی بە مادەی هۆشبەرەوە نییە باشە لۆ سزا دەدرێنەری چیان کردیان لە دەستی جیرابیتنەوە جوایزەوە دەبتە بازرگان لەگەڵی بووە لە چێندەر لەگەڵی دانیشتووە لەگەڵ کەسەکە بووە چیتر
ئەوە دەڵالە بازرگانەوە دەبتە بازرگان ئەویش باشە بەڵێ با بزێنن سیداڕێتن ڕێگا دام بە کەسانێک واتە ئەتوو شوێنێکت هەیە گازینۆیەک و کافتریایەکت هەیە ناو ماڵەکەی خۆت ڕێگاتدا کەسانێک بێن لە ناو ماڵەکەی تومان دێ هۆشبەر بەکاربێنن شوێنەکە هیتووە تەنها لەبەر ئەوەی شوێنەکە هیتووە شوقەیەکت هەیە خانووی هەرچت هەیە کەسانێک بێن برادەرەکانت بێن لەوێن دەر ئاگادار بێ توش بزانی ئەوانە مادەی هۆشبەر بەکاردێنە تو ڕێگایان بدە لە شوێنەکەی تو مادەی هۆشبەر بەکاربێنن تەنها لەبەر ئەوەی شوێنەکەی تو ئاگادار بە نەش بەکاریشت نەهێناوە ئەوان کە بەکاری دێنن بە پێی مادەی سی دەگیرێن بەڵام ئەتوو بە پێی مادەی سیویەک کە بەکاریشت نەهێناوە زۆر جاران گلەی ئەوە دەکەن دەنێ وەڵا هاتن لەوێن دەر بەس ئەمن لەوێن دەربووم لەگەر ئەوان پێکەوە ئەم بوون یەکسەر ئەمنیشیان کرد بەکاریشم نەهێنابوو بەڵێ بەکارت نەهێنابوو بەڵام ئەتوو لەگەریان دانیشتبووی دەشزانی و هەروەها ئەم جارە ئەولۆ پاترێکی ئەوچ ئەتوو ئەو جارە شوێنەکەش ئیتو نییە بەڵام تەنها لەگەر ئەوان دانیشتووی لەگەر ئەوان دانیشتووی لە شوێنێک دەزانی ئەوانە وا مادەی هۆشبەر بەکاردێنن ئەتوش بەکاری دێنی بۆ نمونە دەچی گازینۆیەکی کافتریایەک لەگەر کۆمەڵە کەسێکدا دەنیشی ئەوان لۆ خۆیان ئەوجن نێبن بە ناوی نێرگەلەیە و بە ناوی نازانچی و ئەوان بەکاری دەهێنن ئەتوش لەگەریان دانیشتی تەنها لەگەر دانیشتنەکەت ئەتوو سزا دەدرێ بە 2 ساڵ تاوەکو 6 مانگ تاوەکو 2 ساڵ تەنها وجودت لەوێن دەرهەبووە بۆیە ئاگادار بن مەچون بۆ ئەو شوێنانەی کە گومانیش هەیە مادەی هۆشبەری لێ بەکاردێنن تەنها گومان ها وە غرامەکە 3 ملیۆن تا 5 ملیۆن دینار وازعە ئەو مادەیە ئەمە زۆر گرنگە ئاگادار بن مادەی ئەو ئاخر مادەی 38 کەسانێکی بەنەخۆش ئەژمار کردووە تا ئالۆدەی مادەی هۆشبەرن و بەڵام بەنەخۆش ئەژمار دەکرێن بەنەخۆش ئەژمار دەکرێن ئەگەر لە خۆیان تەسمیلی ڕادستی پۆلیس و ئاسایش بکەن نابن بە تۆمەتبار بۆ چارەسەری خۆیان ڕادەست دەکەن داوای چارەسەری دەکەن و دادوەریش بڕیار دەداتن بە ڕەوانەکرد بۆ نەخۆشخانە نەک بۆ گرتوخانە بە پێی مادەی 38 بەڵام دەبێت پابند بێتن بە وەرگرتنی چارەسەریەکانی ئەوە کە مەسەلەن مانگێک 2 مانگ 3 مانگ 5 مانگ دکتۆر بۆی دادەنێ هەر ڕۆژێک لە ڕۆژان پەشیمان بۆوە نەچوو چارەسەرێکە وەربگرێ یەکسەر مادەکەی لە 38 تۆ دەگۆڕێ بۆ مادەی 30 و سیفەتەکەشی لە نەخۆشەوە دەگۆڕێ بۆ تۆمەتبار و سزنیش دەکرێت وازعە ئەوە ئەمادانە کەس پرسیاری هەیە با بێنە سەر بابەتە گرنگەکە ئەوەی گرنگە لێرەیە بڕێگەوانە بێدەنگ من باشە وڵاگەری ئەمە ئەو ئامارەی ساڵی پار ئاماری ساڵی پاری بەڕێوەبەرایەتی بەرینگاربوونەوەی مادە هۆشبەرەکان بوو کە ئەو بڕانەی کە بەم شێوەی لە پێشچاوتانە دەستی بەسەداگیرا بوو لە ناو شار بێ لە دەرەوە بێ لەسەر سنوور بێ ئەمانە دەستی بەسەداگیرا بوو پرسیارێک لە ئێوە بکەم هیچ وڵاتێک لە دنیادا هەیە دڵنیایی 100% بداتە هاوڵاتیانی کەوا بە هیچ شێوەیەکانی بی ونیا لە هەموو شوێنێکەوە ڕێگایەکەوە دانوێت مادەی هۆشبەر داخلی بۆ نمونە ناو شاری هەولێر بکەیت چێندەر ناو شاری هەولێر بە هەموو ڕێگایەک دەستگاه و دەستگاکانی حکوومەتیش بەرینگاریان دەبنەوە بە هەموو شێوەیەک ڕێگریان لێ دەکەن چ لەسەر سنوور بێ چ لە بازگەکان بێ چ لە ناو شار بێ بە نمونەیەک لۆتان وازە بکەم بازرگانانی ئەو بازرگانانە ویستیان 10 کیلۆ داخلی هەولێر بکەن چەند 10 کیلۆ لەم 10 کیلۆیە 9 کیلۆ لەلایەن بەڕێوەبەرایەتی بەرینگاربوونەوەی مادە هۆشبەر و ئاسایش و پۆلیس و ئەوانە 9 کیلۆ دەستی بەسەداگیرا لەو 10 کیلۆ ئەوان داویست داخل بکەن 9 کیلۆ دەستی بەسەداگیرا کیلۆیەک ئەمە چالاکێکی گەورەیە ونیا 9 کیلۆ دەستی بەسەداگیری لە 10 کیلۆیە گەورەیە چالاکێکی گرنگە چەند کیلۆ ماوە
ئەم چیلۆیە ماوە نەزاندرە لۆ چێندە ڕۆیشتوە دەستی بە سەدانە گیرە داخلی ناو هەولێرێ بووە ئەتوی لە چ گەڕەکە چی فەرمانبەرە ناو گەڕەکی خۆت برە ڕەحمەت لە بابەت زۆر بەمان لە ناو گەڕەکەکانی شاری هەولێرن وانە باشە ئەوانی ئێستا ئێوە هەر برێ هەر یەکێک لە گەڕەکێکن کامە لە ئێوە سەتانسەد دڵنیایە ئەو چیلۆیە کە داخلی ناو هەولێر بووە چارێکە گیان نیو چیلۆ بۆ بازرگانەکە یان فرۆشیارەکەی گەڕەکەکەی ئەوان نەهاتووە دڵنیانە لە ئەنگۆ چێ دڵنیایە ئەمەی سەرە پێنج عەسارۆکانم دڵنیان نیمە لەوانەیە چارێکێکیان لۆ گەڕەکەکەی من ڕەوان کردبی دڵنیانیان نە ئێوە زۆر باشە بۆیە بەم شێوەیە کە داخلی ناو گەڕەکەکان دەبی لەوانەیە لە کۆڵانەکەی ئێوە دوکاندارەکە بیفرۆشێ لەوانەیە شفێری ئەو پاسەی هەندێکتان پێهات و چووی دەکەن لەوانەیە ئەو گازینوێ ئەنگۆ بۆی دەچن و کافتریایە فرۆشیارەکە بێتن تێگەیشتی هەموو ئەو شوێنانی ئێمە بۆی دەچین ئەگەری هەیە لەوێن دەربی بۆیە ئێمە پێویستمان بە چییە پێویستمان بە چێ ئێمە کە نازانین دڵنیانین ئەو مادانە لەم شوێنانە هەیە یان نییە پێویستمان بە چێ ئێمە خۆ پاراستنی کەسی وەکو تاک چۆن خۆت دەپارێزی باشە سیرکەن ئێمە مادەم دڵنیانین ئەو کەسانە چێن ئێمە پێویستە خۆمان بپارێزین خودی خۆمان وەکو تاک باشە ئێمە چۆن خۆمان دەپارێزین وەکو تاک با نمونەش کەشتان لۆ بینمە هێشتانە چینی ئەو وازەح بیتن بۆتان ئەوانەی کە مەسەرن فرۆشیارەکانن بازرگانانی مادەی هۆشبەر لەناو هەموو کۆمەلگایەک هەیە ناو هەولێریش هەیە اینجا کەمە زۆرە ئەمە نازانین بەڵام وەکو ئاماژە هەیە ئەوانەش کەسانی زیرەکن بە نمونەیەک بۆتان ڕۆن دەکەمەوە بزانم چۆن تیمی تۆپانێتان گوێ لێ بەونیە تیمی تۆپانێ هەردەمەجە هەر تیمێ هەر جۆرە گەوک بێ دوو تیم یاری دەکەن ئەم تیمە دەیەوێ بباتەوە ونیە ئەوەش دەیەوێ بباتەوە تیمی یەکەم ڕاهێنەری باش دەینی بۆ ئەوی بباتەوە یاریزانی باش دەینی ونیە پارەی باش سەرفەکە پلانی باش دادەنێ بە هەمان شێوە تیمی دوم چ دەکاتن تیمی دوم ئەوانیش بە هەمان شێوە کەسانی زیرەک دەینن و پلانی باش دادەنێن بۆ ئەوانیش ببەنەوە تیمی یەکەم بۆ نمونە تیمی حکوومەتە ئەمەینە ئەمە پلان دادەنێن ئێستا یەکێک لە پلانەکانی جێبەجێکردنی پلانەکە ئێستا هوشیارکردنەوەی ئێوەیە و پلان دادەنێن لە چێندە لە بازگەکان لە سنوورەکان بە چاودێری دێخنە سەر کەسەکان هەموو پلانی حکوومەتە بۆ زالبوون بەسەر تیمی بازرگانانی مادەی هۆشبەر باشە دی ئەو تیمە فەقیرە ئەوەش فەقیرن ئەوانە ئەوە هیچ نازانن ئەوانەش یاریزانی باشیان هەیە بەڵام یاریزانی ئەوانە ئەو یاریزە ئەو گەمەی ئەمن بۆتان باز دەکەم ئەمە تۆپانەی نییە ئەمە فێلکردنە ئەوانە تاکە چەچی ئەوانە ئەو تیمێک کەوێت دەیەوێت بباتەوە زال بێت بەسەر تیمی حکوومەت و هاوڵاتیان زۆرترین هاوڵاتی تووشی مادەی هۆشبەر بکە تاکە چەچی ئەوان چییە لە ڕێگای چووە زمان لە ڕێگای قسەکردن دەست خۆش تاکە چەچی ئەوان تەنها ئەوەیە هیچ کام لەوانێ تووشی مادەی هۆشبەر کراون نەچەقۆیان لەسەری دانراون نە دەمانچیان لەسەری دانراون نە ڕفێنراون بە زۆری مادەی هۆشبەریان پێدرابی نەخێ هەمویان تەنها بە قسەکردن و گفتوگۆ هەڵخەڵەتێنراون بۆیە یاریزانەکانی ئەوان لەناو کوردەواری خۆمان مامۆستایان دەزانن مەسەرەن کوردەواری خۆمان کە مەسەرەن ئەگە یەکێک لە قسەکردن ڕەوان بێژ بیتن و دایم قسەکردنی باش بیتن دەچی هەندێک کێشە و گرفتی ناو کۆمەلگای دوو بینی دوو کەسان کۆمەڵە کەسان چارەسەر دەکات لە قسەکردن شارەزایە ونیە ئەمان کەسانی زیرەکن ئەندازیاری کۆمەڵایەتیان پێدەگۆتری ئەمانە بەڵام هەمان شێوە ئەوانە بۆ مەبەستی باشە و ئەو ئەندازیارانی کۆمەڵایەتیش ئەوانە بە مەبەستی خراپن کە یاریزانی
فرۆشیاری مادەی هۆشبەرن هەمان قسە زانن ئەوانش لە کاتی قسە و گفتوگۆ وات لێ دەکاتن و قەنەعەتت پێدەینی کە ئەتوو بەوەی باوەڕ بکەی یاری بە عەقڵت دەکات ئەو بیرۆکەیەی کەوا ئێمە و مامۆستایان و دایک و باوکت وەکو قەڵایەکی بەرگری لە ناو مێشتی تو چەسپاندیتیان بۆ ئەوەی خۆت بپارێزی ئەوان دایانوێ بیرڕوخێنن تەنها بەو باوەڕکەی کە ئەو شتان پێدەداتن ئەم شتە باشە و ئەتوش قەنەعەتت پێدێتن ئەوی خۆپارێستنی بەهێز نەبی یەکسەر پێی باوەڕ دەکاتن بۆ نمونە ئێستا چەند کە زەنگۆ سەد هاوڕێ متمانەتان بە هاوڕێکی خۆتان هەیە چەند کەستان سەد ئاگدار بە سەد متمانەتان بە هاوڕێیەکەی خۆتان هەیە لۆ دەستی خۆتان هینا خوارێ سەد متمانەتان پێ ونیە باشە چیان هاوڕێی تووە باش دە پێ بری بڕۆ خۆفرە دەخوارێ لە سەخانی براستە بڕۆ دەرێ پێ براستە بڕۆ دەرێ پێ براستە بڕۆ دەرێ برا ئەو دەرسە بێ ئیستیفادە هەستە بڕۆ دەرێ دەی پێ برێ پێ برێ ئەتونە پرس بە من دەکەی ئەت حەقلی توی هیچ ناکە ئەوانەی سەد متمانایان بە هاوڕێکی خۆیان هەیە دزان مانای چیا واتە لە ڕێگات داوە لە جیاتی تو بیر بکاتەوە لە جیاتی تو بڕیار بدات حەقلی تۆ ئیش ناکە ئەوت کردتەوە بە براگەور کە دەرێ کە گوتت براگەورە یعنی ئەتۆ هەم شتێک لە جیاتی من بکە ئەمە دەبی ئەدی عەقلی خۆت بۆ چییە کە ئەو برادەرە پێگوتی هەستە بڕۆ دەرێ ئەوە بەجێ یەکسەر قەنەعەتی هات ئەگە گوتیش ئەو دنکە حەبەش بخۆ خۆشە ئەویش دەخوا هەموو ئەوانەیە سەتان هەتوو ئەشتی ئەوانەیە تووشی مادەی هۆشبەرەکان کراون لە ڕێگای هاوڕێکەی نزیکترین هاوڕێ خۆیان تووشیان کردیە ئەوجا ئێستاش متمانەتان پێ هەیە سەد زانە کەس دەست خۆ برن ناکات سەد ئەوەی ماناکەی ئەگەر ئەتوو یەکێک هاوڕێیەکەت گوتی ئەم شتە باشە واز لە خوێندن بینی ناجع دەبین ئەتوو گوتت بەرێوەیە عەقلی تۆ گومانت لە عەقلی خۆت هەبێتن چونکە توانێ بیرکردنەوەت نییە توانێ بڕیارداریش نییە کەسەکەت هەموو جێهێشتە بۆ هاوڕێکت ئەو لە جیاتی تو بڕیار بداتن و بیر بکاتەوە بۆی ئەو کەسانێک کە زۆر توش دەبن هەمووی تووشی مادەی هۆشبەر دەبن ئەو جۆرە کەسانن ئاوا سەد کە گوتیان یاڵە تاڵە گوتیان ترشە بۆیە ئەوانە پێیان دەگوتری ئەندازیاری کۆمەڵایەتی لە ئەنجامی گفتوگۆ قسەکردن ئەوها قسە لەگەڵ دەکاتن قەنەعەتت پێدەینی ئێستا دێنێ سەری با بزانین چۆن بە چ ڕێگایەک لەوانەیە لە شوێنە گشتیەکان بی لە گازینۆ کافتریایەکان بێتن و پێت برێن نەرگەڵای خۆشە با بچین نەرگەلێکی 25,000 بخۆن هاتی لە فرانە گازینۆی ئەو نەرگەلەیە یەکسەر جەوت ساف دەکا ئەتو نارێرێ ئەلێ جەوت سافکردن نەرگەلەی احتیادی هیچ ئەوە نییە باشە لۆ ئەو هەیە ئەتوش پێی باوەڕ دەکەت چکە هاوڕێتە ونیە ئەمە گوژاوە نیە باش ئەمە لە تۆڕە کۆمەڵایەتەکان زۆربەی زۆرتان چەندین فرێنتان برادرتان هەیە ئەسڵەن ناشیناسن پێت دەڵێ ئەو فران ڕۆژی وەرە با لە فرانجە یەکدی ببینین فرانشت باشە فرانشت خراپە ئەتوش پێی باوەڕ دەکەی لە هەمان کاتە نازانی ئەمە یاری بە عەقڵت دەکاتن بۆی ئاگادار من لە تۆڕە کۆمەڵایەتەکانیش ئەوانە زۆرن ئەم جۆرە کەسانە لە زۆربەی زۆری تاوانەکانی دی مەسەلەن باسمان کرد تاوان دزی لێدان کوشتن دەست درێژی ئەمانە هێرشە بۆ سەر جەستە بەڵام لە تاوانەکانی توشکردن بە مادە هۆشبەر هێرشە بۆ سەر عەقڵ و بیرکردنەوەت تەنها مەبەستیان ئامانجگرتنی عەقڵی تۆیە بۆیە ئاگادار بن لەم جۆرە کەسانە کاتێک زۆر گرنگە ئێمە و ئێوە کاتێک قسە و گفتوگۆ ئەجەسی لەگەڵ کەسێک بێ لەگەڵ کۆمەڵە کەسێک دەکەین زۆر گرنگە ئێمە گوێ لە قسەکان بگرین ونیە بزانین چ دەڵێتن گرنگە یان نا لەوەش گرنگتر چییە لە مەبەستی قسەکانی کەسەکە تێبکەین بزانین ئەو کەسە بۆ چ مەبەستێک ئەو قسەما لەگەڵ دەکات ئەو مۆزوعەما لەگەڵ دەکات و ئەو بابەتەما لەگەڵ باس دەکات مەبەستی قسەکردنەکە گرنگە ئەتوو بەس هەوڵ مەدە لە قسەکانی تێبگەی لە نووسینەکە تێبگەی بزان ئەو کەسە بیرکردنەوەی ئەو کەسە لە دوای ئەو قسانەی مەسەلەن مەبەستی ئەو کەسە لەو قسەکردانە چ بووە
بۆچی دەیە گفتوگۆ لەگەڵ بکاتن بۆچی دەیە با بچینە بازاری بچین لە گازینۆی دابنیشین دیارە مەبەستێکی هەیە بۆیە ئاگدار من لەم جۆرە کەسانە بێنە سەر ئێستا بزانێت چۆن خۆتان دەپارێزن چۆن ئەمە باسی خۆپاراستنی تاکمان کرد وەیە باشە ئێوە وەکو تاک چۆن خۆتان دەپارێزن لەو جۆرە کەسانەی کە نەناو باسم کرد لە بۆتان لەناو کۆمەلگا هەیە وا کەسانی زیرەکیشن لە قسەکردن ئاگدار بن لەوانەیە قسەیان لەگەرت و قسان بکە لەوانەیە بدۆڕێ پێش ئەوەی بدۆڕێ دەبی براوە بی چۆن براوە دەبی واتە چۆن خۆت دەپارێزی چۆن دوورکەوتنەوە لەو لە چێ گومانیان هەیە نەک هەر مادەی بەکاردین هەر گومانت هەیە کە مادەی هۆشبەر بەکاردنی بلیان دوورکەویەوە خۆش باوەڕ مەبن یەکەم خاڵ کە پێویستە ئێوە پەیڕۆکە خۆش باوەڕ مەبن بەوەی کەوان قسەتان لەگەڵ دەکەن و جێبیست دەبنەوە ڕسمە پێتان پیشانەدەن دەنگە هەر شتێکە خۆش باوەڕ مەبە عەقلت بەکاربێنە چیتر دوورکەوتنەوە و نەچوون بۆ ئەو شوێنانێک کە گومان دەکرێتن گومان دەکرێت نەک سەتاسەد نییە هیچ شوێنێک بری ئەوە سەتاسەد جێ مادەی هۆشبەرەکانە هەمووی بە گومانەوەیە هەر ئەو شوێنانی گومان کرا نابێت لە شوێنانی نزیک بیەوەکە بۆ دەچن چیتر دوورکەوتنەوە لە هاوڕێی خراپ باشە چۆن دەزان هاوڕێی خراپەیان باشە لەسەر چ بنەمایەک ئەو هاوڕێی تویتان هەر بژاردووە ئەنگۆ ئێستا زۆر بەتەن دوو سێ هاوڕێنە لەسەر چ بنەمایەک ڕفتارەکانی وەکو چێ قسەی چ دەکات چ جۆرە قسەیەک باشە چ جۆرە قسەی خراپە ئەمیش دەزانم قسەی باش و خراپەیە بەڵام قسە باشەکان چینە تو کە پشتی پێدەبەستی ئەی نسعەتی چت دەکا ئەگە پێی گوتی مەخوێنە ناجع دەبی پێ باوەڕ دەکەی ونیە ئەتوو ئەو قسانەی کە دەیکا قسەکان ئامۆژگاریەکانی مەسەلەن بۆ نمونە هەموو قسەیەک دەکاتن بەس لەبەر ئەوەی ئەو ئاستی لە تو باشتر بی ئەتوش بە هاوڕێی خۆت هەربژاردیە ئەمە شەوێ سەعات دەدەن و سەعات 9 دەن و هە ناخینم سبەینە هەستمەوە دەستم لەگە ئەوەی دەکەم ئەتوو نازانم ئەتوو هامەکە ئەمن ئەو ها دەکەم ئەتوش ئەو ها لێ بکە هەموو قسە لەوانەیە هەندێک لە هاوڕێکەتان بەردەوام قسەکردنی قسەی وتەی ناشرین لە دەمی دێتە دەر ونیە هەر قسەی دەکاتن جنێوە سوکایەتی بە کەسانە ئەمانە هاوڕێی خراپن لە جیاتی دوو وشەی باشت فێر بکاتن شتە خراپەکانت فێر دەکات ئەتوش کردی تا نێزیکترین هاوڕێی خۆت دایم دەو بە تعلیقی لە هاوڕێکانی دیردا لە برادەرەکانتان لە ئافرەتان لە کچان دەداتن ئەتوش پێت خۆشە لەگەرەوەی برادەراتی بکەیت ئەوش برادەرە خراپەکەیە بۆیە لەسەرەوەی ناڕۆم بابەتی جیاواز ئەم بابەتە وە خاڵێکی تریش کە هەرگیز باوەڕ مەکە بەکارن ئەوە یەکێک لە ڕێگاکانی ترە هەرگیز باوەڕ مەکە بەکارهێنانی مادەی هۆشبەر خۆشی دەبەخشێ زۆربەی زۆری ئەوانی توش کراون بەوەی هەڵخەڵە تێنران کە نزیکترین هاوڕێی خۆی گوتی ئەوەی بەکار بینە ئێستاکە جەوت ساف دەبی هاوڕێکت پێی باوەڕ دەکەی یان ناگە پێی گوتی ئێستا کەس عەزیرینە جەوی سافی هەستان لێ نییە ونیە هەست لێ جەو سافی بۆیە ئەمە فێلێکە تەنها فێڵە لە ڕێگای قسەکردنەوە دەیانێت ئەتوو قەنەعەت پێبینی کە ئەو مادەیە بەکاربینی ئیتر ئەتوو نەجەوت پێ ساف دەبی بەڵکو تەشویشی دەکەویتە سەرێ بەڵام کە خواردت ئیتر یەک جار ئالۆدە دەبی ئەوان تەنها یەک جار فێلەکەیان پێویستە سەر بگریتن یەک جار دوام دوورکەوتنەوە لە هاوڕێ خراپ و تازە باسمان کرد هاوڕێک ئەگەر باش نەبوو چاوەڕێ ئەوەشی لێ بکات تووشی مادەی هۆشبەریشت بکات چاوەڕێ ئەوەی دەبی لێ بکەیت واروەها بە هیچ شێوێک مادەی هۆشبەر یان نامۆ تاقیمەکەەوە یەکێک لە ڕێگاکانی ترکە لە ڕێگای گفتوگۆیەکە قسەت ئەوە پێ دەڵێت تەنها کورە تاقیب کۆ خۆ نامری ئەوە تەم لە پێشە تو وا دەخۆم قابلە چم لێ هاتیە هیچ ئەوە خواردم ئادا توش قلە چ بکو ئەو قومەزغارەیەکە دنکە حەبێکە قومێکی نێرگەلەیە دەڵێت تەنها تاقیب بکەوە ئەتوش پێت خۆشە پێ خۆت پێت پاڵەوانە ونیە
عادەتی عەزەڵاتی خۆت بە دەربێخی چۆتە بینە ئاسنە فەردە یەک فەردی 50 کیلۆی برن دەکەم تاقیکردنەوەیە دەوەرە قومەچی لێ دەمادم لەوەی ئەوجا ئەوانیش ئەوەت پێ دەڵێ بۆ ئەوەی قەنەعەت بکە یعنی ئەو کورە دەری ناوێری دەرێ بزانە چەند ترسنەوە کە ناوێریە قومەچ غەڕەش بخواتن بزانە بەسە فێڵت دەکەوێتن واتە بە کوردەواری خۆمان ینی هەڵخەڵەتان دەکەوێت بەسە فێڵت دەکەوێتن و تۆ قەنەعەتی پێدەنی بۆیە هیچ مادەیەک هیچ شتێکی نامۆ و تاقی مەکەنەوە شەرت نییە بزانی ئەو هەموو ئەوانە تووشی مادەی هۆشبەرش کراون لە 1970 هەتیان پێیان نەگوترا ئەوەی مادەی هۆشبەرە ئاگادار بە پێت ناڵێ چونکە ئێستا کە هەر یەکە لە ئێوە باگراوندێکتان هەیە لەسەر ئەو مادە هۆشبەرانە ونیە بەڵام ئەو کەسە پێت نارێ ئەو سبێنێ وڵات هەر برێ باسی مادەی هۆشبەر بکەن لەکنێت دەری عەقید عەچم ئەوهای باس کردی کوورە بابە لا بەدی هەر فڕە دەدەی بەڵام ئەو پێت نارێ ئەو مادەی هۆشبەرە دەرێت چێ ئەو جیا ئەو گژو جیای کوردەواریە ئەوە دەرمانی نازانم لۆ چ باشە بەکاری بێنە ئەتوش عەقید عەچیمت لەبیر کرد باسی مادەی هۆشبەری دەکرد یەکسەر چوویە سەر جیای کردەواری باشە بۆیە هیچ مادەیەکی ئارامکەرەوە بە پێی ڕاوێژی پزیشکیش وەرمەگرە چونکە زۆربەی جارەکان ئەتو مەسەرەن ئەوان کەسەکان لە بارودۆخەکی احتیادی ئاسایی ئەوە ناکەن دەیانوێ بارودۆخەکە گونجاو بێ ئینجە بۆ نمونە ئەتو ئەو جاری باسی ژانە سەر دەکەی قەلبت دێشی ونیە وڵی بێزارم قەلبم دێشی مێشکم وەختە بتەقی ئەو کەسە دەزانیتن وەختەکە دەرفەتە کە دەودن کە عەبەی بخۆ ئێستا کە بە 5 دقەی ڕاست مێشکت جانە سەرت نامینی هەجەوت ساو دەبیتن دەرێ یەکسەر تا ئەوان لە دەرفەتەکان هەر دەقۆزنەوە زۆربەی زۆریش خەتایەکە لە خۆمانە چووکە تاوان کاتێک لە دژ ئەنجام دەدرێت سێ گۆشەی تاوانمان هەیە سێ گۆشە بەم شێوەیە تاوان لێکراو واتە ئەمە قوربانیەکەی تاوانبارەکەش لەو نێوەندە چ هەیە دەرفەت فرسەتەکەش خۆمان دەیڕەخسەینین بۆ کەسە تاوانکارەکە خۆمان دەیڕەخسەینین بەچی مەسەن لەو حاڵەتانەی وەکو توژبوون بادە هۆشبەرەکان کاتێککە تو باسی ئێش و ئازار و خەم و خەفەت و ناخۆشی و کێشە و گرفتەکانی خۆت بۆ ئەو کەسە دەکەی واتە دەرگای عەقلی خۆت بە خۆت دەرگای عەقلی خۆت بۆ ئەم جۆرە کەسە دەکەیەوە کاتێک ئەتوو دەڵێ ئەمن کێشەم هەیە کاتێک دەڵێ ئەمن لە ماڵی پارە نییە سەرف کە مەسروفمان نییە داک و باوکم لێم دەدەن هەموو ناخۆشیەکانی خۆت لە ئەم کەسە باز دەکەی ئەم کەسە زیرەکە یەکسەر دەزانی ئەتوو دەرگاکە مەجای دەرگاکە کراوە یەکسەر داخلی ناو عەقل و مێشکت دەبی لە ڕێگای گفتوگۆ قسەکردن ئیتر قەنەعەتت پێدەینیتن کە ئەو شتا ئەتوو بخۆی ئەوە لە بۆ مەسەرەن نەخۆشیەکەت باشە ئەو کەس ئەو شتەی بخۆ ئەوە پێ دەوڵەمەند دەبی ئەو شتەی بخۆ ئەوە لە بۆ ئەو شتەی باشە ئەمە ڕێگایەکەی ئەتوو بە خۆت دەرگای عەقلی خۆت کردەوە بۆ کەسەکەم بۆیە کێشە و گرفت و کەم و کورتیەکانت بۆ نزیکترین هاوڕێش بازمەکە نزیک کەسێکی متمانە پێکرا و بزانێت چارەسەری لێلایە چاتوو لەکنەوە هاوڕێت چ فەقیری باسی نەهەبوونی نەبوونی دەکەی ینی پارێت چ دەداتێ ئیش لۆ دەبینتەوە نەخێر لەکن کەسێک بی کە بتوانی ئەو یارمەتیت دادن ئەویش دەبێت زۆر متمانە پێکراوە بیتن و ئەوە بزانە دنیا بەکاری مادە هۆشبەر کێشەکانت چارەسەر ناکات زۆرمان هەیە ئەوانی تووشی ئەوانە بووینە مەسەرەن دایکیان لە دەستداوە بابیان لە دەستداوە بێ پارە نەبێ ئیشن بێ کارن دانەمەزراینا هەموو کێشیان هەیە کاتێک ئەتوو لەکن کەسێک لە تۆڕە کۆمەڵایەتەکان لە کۆمنتێک دەنووسی وەڵڵی بێ ئیشم بە دوای ئیشدا دەگەڕێم ئیتر ئەتوو وەکو ئەو ماسیەی کە لەناو ئاوەکە بە دوای پەلکەنانێک دەگەڕێ برسیتە قڵابیشی پێوەیەوە نییە ئەتوو ئەو ماسیەی دەچی گەزەل لەو پەلکەنانە دەدەی کە ئەتووا دەزانین پەلکەنانەکەی خۆی قوت بدەی نەخێت بە قوڵابەکەیەوە ڕۆ کۆمەڵایەتەکان و لە دەرەوەش ئەم جۆرە کەسانە وا ڕفتار دەکەن ئەتوو وەکو نێچیرێک تەمەشای تو دەکاتن زجی بە تو ناسووتێ بەڵام وەکو نێچیرێک بە دوات دادەگەڕێ پەلکەنانێکی بە قوڵابێک گۆ کردووە بەستە زمانێکی وەکو ئێوە دەم لێ بداتن و بە قوڵابەکەەوە بێ ببێتە نێچیری ئەو بۆی ئاگدار بن باسی کێشەکانتان قوت مەکەن کێشەکانتان چارەسەر نابێت کە کێشەیەک هەبوو بە بەکارهێنانی مادەی هۆشبەر بەڵکو دەبێت بە دوو کێشە وا دوورکەوتنەوە لەو کەسانی مادەی هۆشبەر بەکاردەهێنن ئەوەکو باسمان کرد تەڵەبەمان هەبووە سەفی شەشی ئامادەیی بوو شەشی ئامادەیی بوو بە چار خەڵەتێنرابی تەڵەبە بە چار دەخەڵەتێنرێ تووشی مادەی هۆشبەر کراوە بەچی ها گوتی ئەو مادەی بخۆت لۆ چ باشە لۆ خوێندنی یعنی چی یعنی مێشکت بەهێز دەبی ونیە گوتی تۆی بخۆ وەختی امتحانی سەر ساڵێش بوو بە کەلۆریە گوتی ئەوەی بخۆ
مێشکت فول دەبیتن لە ئیمتحانی هەموو سەتی دێنی باشە هەر یەکەو بە ئەتوو باسی مەسەن مێشکت وەرناگری کە تو باس دەکەی مێشکت وەرناگری خەتایەکە لەوەی نییە مێشکت برێ وەڵا وچی ئەوەی برێ سیکرا بووە لەبە ئەوەی نییە خەڵەکە لە خۆت قەنەعەتت بە خۆت نییە بۆیە ئەوانش ئەوە دەقۆزنەوە ئەو شتەی دەرفەتەی و هەموو ئەوانی ئارودێ مادە هۆشبەنەژیانە لە مەترسیدایە و مایە پوش دەبن و خێزانیشە لێک هەڵدەوەشێتەوە چەندین خێزانمان هەیە لێک هەڵوەشانەوە ژنەکانیان دەکوژن منداڵەکانیان لێ دەدان لە منداڵەکە لە خێزانیان دەداتن لە داکو باوکی خۆیان هەمانە دایکی خۆی کوشتووە هەمانە بابی خۆی کوشتووە هەمانە برای خۆی کوشتووە لەو ڕۆژانە بە خۆتان دیتان لەوە هەموو ئەو جۆرە تاوانە دزی کردن ئەوانی کە هەندەرە بۆ تاوان زۆر بێ زۆری ئەوان ماتۆرەکان دەدزن 1990 هەموو ئالۆدەی مادەی خۆشبەرن چکە مفلیسن ئیشیان نییە توانێ ئیشکردنیان نییە و مادەی هۆشبەریش بەردەوام دەرێکاکە بیکڕە بیهینە بیخۆ لەکوێ دەینێ دەی بچێت دزیەک بکە پارە پەیدا بکاتن و بچی مادە هۆشبەرەکە پێ بکڕێت توانێ ئیشکردنیشان نامینێتن ئەوانە لە کۆمەلگا دادەبڕێن وچ شەمشەمە کۆریان لێدە کەنجی خەڵک نووست ئەوان بە دەردەکەونەوە بەردەوام ئەوەشتانە مێشتیان ئاوهایە خەڵک هەمووی لیان بە دوور دەکەوێتەوە کەس ئەو کەسانی خۆش ناوێت کە بزانانی مادەی خۆشبەر بەکاردێنێن هەموو کۆمەلگا لێ بێزارە دایک و باوکیش خۆشت لێت بێزارە بێتن بۆیە ئاگدار بن دوورکەونەوە لە مادە هۆشبەرەکە ئەمە چەند وێنەیەکە بۆ ئەوەی لە نزیکەوە بزان کاریگەری ئەو مادانە لە ڕووی جەستەییەوە لە عەقڵ و مێشک و هەموو دەم و چاو لەش و ئەندامەکانی هەموو لەش کاریگەری خراپی هەیە هیچ کام لەو مادانە ئەلا ئەگەر پزیشکیەکان نەبێتن ئەگەنە هیچ کام لە مادە هۆشبەرەکان سوودی نیە لە زیان زیاتر ئەمە سیرکەن تەنها دوای چەند ساڵێک بەکارهێنانی مادەی هۆشبەر ئەمە چی هاتووە بە هەمان شێوە ئەمەش دوای چەند مانگێک 6-7 مانگێک بەکاری هێناوە لە پاش بەکارهێنان چی هاتووە ئەمە کاریگەری خراپەکانیتی ئەمەش چەند وێنەیەکە دەمەوێت لە نزیک و هەندێک وێنە سروشتەکان و وێنەی کە مادە ئامادەکراوەکان ببینن هەندێکیان زۆرە مادەکان بەڵام ئەمە چەند وێنەیەکمان داناوە بە زۆری ئەمە ڕۆکی قینەبی هندی پێدەگۆترێتن بە شێوەی ڕوەک دەچیندری ئەمە تۆوەکەیتی کە ماری جوانای لێبەرهەم دێتن و هەروها لەگەڵ حەشیش ئەمەش خاشخاشە ڕۆکی خاشخا چەند زۆرێکی هێشتنی هەر ئەوە بێتن شیلەکەیتی ئەمە هیرۆین و مۆرفین و ئەفیۆنی لێبەرهەم دێتن ئەمە ئەفیۆنە تقریبان بە هەمان شەمان ڕوەکە کۆمەڵە ڕوەکێکن ئەمە ئامادە کراوە دوای ئامادەکردنەکە واتە لۆ بەکارهێنان ئەمە زۆر لە خورما دەچیت ونیە بزەبت خورما لەوە هێوە کەس لە خورماش نێزیک نەکەوێت و ئاگدار بن دەبی هەموو تانۆک دەبی هەبرێ ئەها تامکەم بزانم خورمایە توش بووی ئەوجا ئاگدار من زۆر لە خورمای نێزیک مەکەونەوە ئەمە تۆی خاشخاشە ئەمە چێلگەی خاشخاشە ئەمە هیرۆینە بە شێوەی دەرزی و نازانم چی هاالێ بەکاری دەهێنن ئەمە ڕەنگەکانی هیرۆینە شەر نییە بە سپی هەبێتن من تەسەورم دەکرد هیرۆین بە سپی بیتن بەڵام دوای لۆم دەرکەوتکەوە ڕەنگەکان دەگۆڕن زۆر ئاساییە هەڵمە خەڵەتێن بە ڕەنگەکان مەڵێ وەڵا عاقید ئاچین بە منی پیشانداوە بەس هیرۆین سپیان یان مەسەلەن ئەوی ئەوە هەمووی وەکو قاوەیە لەوانە ڕەنگەکەی بگۆڕن لۆ ئەوەی فێر لە لێ بکەن کۆکاین ئەمە کۆکاینی ئامادەکراوەش لە پەنیری کوردی دەچی وچی پەنیر و ژاژی و ئەو شتانەیە و بە هەمان شێوە ئەمە کۆکاین ئامادەکراوە تۆزەکەیە ئەمە کریستاڵە ئەمە ئەوانی پێشەوە سروشتیەکان بوون ئەمە چیمیاییەکانن دروستکراوەکانن کریستال یەکێکە کریستال لە لیستی ژمارە 6 تەسەسولی ژمارە نازەم 7 چەندە لە لیستی ژمارە 6 بەخۆی ناوە زانستیەکەی نییە کریستال بە ناوی کریستال لە لیست نییە لەو لیستە بە ناوی میثان ڤیتامینە میثان ڤیتامین ناوە زانستیەکەیتی ئەمە لە چەند مادەیەک دروست دەکرێت نازانم لە چ شتێکەڵ دەکرێت بەس ئەوانش زۆر چکە هەرزانە و مادێکی پیس و مادەیەکی ئەوەیە ئەنی بەکارهێنەریشی زۆر بووە بەڕاستی مادەیەکی هەرزانە عنی هەنازم دووسێ مادە تێکە دەکەن دروست دەکەن ئەوە و ئەمەش لە چەند بە چەند ڕەنگێکە ینی سەرنی هەر سپی بیتن ئەمە هەردەری دیشلەمەیە نازانم چی وچی دیشلەمەیە ئەمە قاتە زۆر لە وڵاتی یەمەن هەیە زۆر لە کنەمە بەکار نایەتنەوەنە لەوێن دەربەکار دەهێنن گەویشتنە کۆتایی ئەم دەستەواژەمان هەیە حەزم لێە بەدەنگەچی هەست هەم پێکەوە حتە سێیان دەژمێرم بەدەنگەک ئەو دەستەواژەم لۆ بڵێنەوە باشە
ئامادە بن 1 2 3 دەستان خۆش بیتن هیوادارم سوودتان لێ بینیری هیوادارم سوودتان لێ بینی بیتن وەلەوانەی ئەوە هەموو شتێک نەبێت کە ئێوە لە ئێمەتان چاوەڕێ دەکرد بەڵام ئەمە بەپێی ئەوەی ڕاچاوی کات دەکەین ناتوانین هەموو شتێکیش بڵێن بەڵام ئەوە دەمینێتەوە سەرخۆشتان چۆن بە دوای ئەو بابەتانە دەگەڕێن بۆ ئەوەی زیاتر پارێزراو بن زیاتر گرنگی بە خۆتان بدەن ببنە مامەستایەکی وەکو ئێمە بەڵکو لەمەش باشتر لەمەش باشتر لەنە هەرنا لەناو ماڵەکەی خۆتان ببنە نمونە بۆ ئەوەی ئامۆژگاری کەسانی نزیکی خۆتان بکەن تووشی مادەی هۆشبەر نەبن ئەوە بەپێی ئەو زانیارانە وە زانیاری تریش ئیشاڵا وەردەگرن ئەو دەوروبەری خۆشتان ئامۆژگاری بکەن ئێوە مەسەرەن لەوانێ دوو پۆلن هاتنێکوانە سێچا پۆلیت کەژمایە دەگەنە هاوڕێتان لەگەر ئەوان هەیە ئەو زانیاران بدەن بە ئەوانیش ئیشاڵە ئەوانی سوودە دەبینن و تاوەکو لە ژیان داماون پارێزراو دەبن و تووشی مادە هۆشبەرەکان نابن لە کۆتاییەکەی ئاەتێکی قورئانی هەیە لەوانەی مامۆستا لەمە باشتر بزانیتن لە سوورەتی نیسا ئاەتی 79مان هەیە ما ئەسابەکە من حسنة فمن الله وما أصابك من سيئة فمن نفسك هەموو چاکە و پاداشت و شتە باشەکان لەلایەن خواوەیە بۆ ئێمە ئەوەی کە خراپە خودی خۆمان لێ بەرپرسین خودی خۆمان بەسەر خۆمان دەیێنێت هیچ شتێک لە ملی لە خوا ڕامەکەم بێ ئەوە خوا ئەمە لە هینایەتێ و کوڕم تووشی ئەم تووشی مادەی هۆشبەر بمێن نەخێر خودی خۆمان بە پێیان خۆمان دەرفەتماندا کەسانێک کەسە خراپەکان تاوانبارەکان تاوان لە دژی ئێمە ئەنجام بدەن و ژیانمان لێ تێک بدەن لە کۆتاییدا دووبارە سوپاس بۆ بەڕێز مامۆستا فەرمان بەڕێبەری قوتابخانە و مامۆستایان و کامێرەمان و ئێوەش کە توانیمان خوات ئەو تەمەنی پێداین و حتا وەکو ئەمڕۆ ئەو ئامۆژگاریە بگەینین بە ئێوە هەرچەندە ئەوە ئەرک و واجبی ئێمەیە وەکو حکوومەت وەکو ئینش بەس ئەمەش لە دەستخوایە ئەگەرێک تەمەنەکەش نەمینێتن ئەوەش ناتوانین ئەوە دەست بکەین دووبارە سوپاس بۆ ئێوە سوپاس بۆ مامۆستا فەرمان دەست